وڵاتێمە ئەلۆ پۆلیسی دارستانە و ژینگەیە؟ بەڵێ من پارێزەری ژینگۆم دەمەوێت هەواڵی پێشیلکاریەکی یاسای ژینگە و دارستانۆت پێ بدەم. جەنگۆ بۆچی کەوتووی تێگیانی ڕوبەرە سەوزایەکان و درەختەکانت بڕیوە؟ باڵندەکان بێماڵ کردووە بەچکەکانت کوشتوونە؟ جەنابی دادوەر ئیشم بە درەختەکان بوو ئەو باڵندانش خۆر دەمرن با تۆزە زووتر بمرن چ قازانجێکان بۆ ئێمە هەیە. بەڕێز جەنگۆ تۆ دەزانی کە درەختستان و ئاژەڵ و باڵندەکان مافی تاکە کەسی نین و موڵکی گشتی کەس بۆی نییە خاوەنداریان بکات بە بە ئارەزووی خۆی بیان بڕی بیان کوژی. ئەمن لەو قسانە تێناگەم ئەوەندەی دەزانم زەوی بە هەموو بوونیەوە هیمنەوە هەر کات پێم خۆش بێت دەتوانم بیبڕم و لە ناوی برم. تۆ بە پێی یاسای ژینگە تۆمەتباریت بۆیە دادگا تۆمەتت ئاراستە دەکاوە حکومت بەسەردا دەسەپێنیت لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر درەختت بڕیوە بوویتەتە هۆی لە ناوچوونی ئاژەڵ و باڵندەکان بە پێی هەردوو یاسای پاراستنی ژینگە و دارستان و یاسای پاراستنی ئاژەڵ و باڵندەی کێوی بڕی 200 ملیمتر سەزا دەدرێ و ماوەی 1 ساڵ زیندانی دەکرێت. ئەگەر ئەم تاوانە دووبارە بکەیتەوە سەزاکەت دەبێتە 2 هێندە. هاو نیشتمانیان ڕەگەزە ژینگەیەکانی ئاو و هەوا و خاک ئاژەڵ و باڵندەکان و هەموو سروشت کە ژینگەی ئەمە پێکدەهێنن موڵکی گشتین تاکە کەسێک بە تەنیا ناتوانێت بە ناوی خاوەنداریەتیەوە دەستدرێژی و پێشیلکاری تێدا بکات چونکە ئێمە یاسای تایبەتی ژینگە و پاراستنی ژینگەمان هەیە بۆ هەر پێشیلکاریەک بە پێی یاسا کەسی سەرپێچکار توونترین سزا دەدرێت. زەوی بە تەنها ماڵی ئێمە نییە بۆیە ڕێزی خۆتان و ڕێزی ژینگەش بگرن پابەندی یاسا و ڕێنمایی ژینگەیەکان بن.